کاریگەری بەربڵاوی گوناح. هەرچەندە ڕەنگە ئێمە ڕازی بین بۆ ئاستە بەرزەی ڕاستودروستی کە پێویستە بۆ ڕزگاربوون لە گوناح، بەڵام هێشتا ناتوانین بە تەواوی مەرجەکانی خوددا بۆ ئازادیە جێبەجێ بکەین. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی پۆلیس لە بەشەکانی سەرەتای نامەکەیدا بۆ ڕۆمیەکان ڕوونکردنەوەی ئەم ڕاگەیاندنە کورتەیە کە دەڵێت لەبەر ئەوەی هەمووان گوناحیان کردو لە شکۆی خوددا دوور کەوتنەوە. پۆلیس دەیەوێت ئەوە پشتڕاست بکاتەوە نیشانمان بدات کە هەموومان گوناحمان کردووە و کەوتوین. ئاسانە کرد دووڕوو بین وەک چۆن خۆی پێشتر جوولەکە بووە و جوولەکەیەک وەک نمونەی دووڕۆیی هێناوەتەوە. ئەم بەشە بە دووڕۆیی جوولەکە ناو دەبین. لە بەشی یەکەمدا بە شێوەیەکی سەرەکی باسی ناجوولەکەکان دەکات. بەڵام دەیزانی لە ڕۆما جوولەکەکان هەن کە گویان لەم نامەیە دەبێت کە دەخوێنرێتەوە. هەر بۆیە قسەیان لەگەڵ دەکات و دەڵێت کەواتە ئەی مرۆڤ هیچ پیانوویەکت نییە کە حکمی کەسێکی دیکە دەدەیت، چونکە بەوەی خەڵکی پێ حکم دەدەیت خۆت تاوانبار دەکرێت. لەبەرەوەی کە تۆ کە حکم دەدەیت خۆشت هەمان شت دەکەیت، بەڵام دەزانین حکمی خوددا ڕاستە بەسەر ئەوانەی ئەم شتانە دەکەن. کەواتەی ئەو مرۆڤەی ئەوانەی حکم دەدەیت کام شتانە دەکەن و خۆشت هەمان شت دەکەیت، وا دەزانیت لە حکمی خوددا دەربازت دەبێت. لێرەدا قسە لەگەڵ گەلەکەی دەکات کە بانگەشەی ئەوە دەکەن ئەوان ڕاستگۆن، چونکە تەوراتیان هەیە و هەڵبژێردراون وەک لە پەیمانی کۆندا دەیخوێنینەوە. ئەیسا خۆی شیکردنەوەیکی ڕوونی بۆ ئەم دووڕۆیە پێمانداوە. لە چیرۆکی ئەو ژنەدا کە لە هەمان کرداردا گێڕاوەتەوە و هێنرایە لای عیسا. کێ بۆ عیسا هێنا؟ سەرکردە ئاینیەکان. سەرنج بن کە یوحەنا لە بەشی هەشت چیان پێوتووە؟ دەڵێت مامۆستایانی تەورات و فەریسیەکان ژنێکیان هێنا کە لە کاتی داوێنپێسیدا گیرا بوو. ئەوان لێرەدا جلوبەرگی چاکەی بەخسەر بەخۆیان پۆشی بوو. لە ناوەڕاستی خەڵکەکە ڕایان گرت و پێیان گوت مامۆستا ئەم ژنە لە کاتی ئەم جاندامی داوێنپێسیدا گیراوە. موساش لە تەوراتدا فەرمانی پێکردوین ژنی ئاوە بەردباران بکرێت. تۆ چی پێ دەڵێ؟ ئەمەیان بۆ تاقیکردنەوەی عیسا گوت تاکو شتێکیان هەبێت سکاڵای لەسەر تۆمار بکەن. لێرەدا هەڵەیەکی زۆر گەوریان کرد، چون شەریعەت دەڵێت ئەو دوانە پیا و ژن دەبێت هەمان سزاوەر بگرن کەوا ئەو پیاوەی لەگەڵ بوو. ئەمە یەکەم هەڵەی گەمژانە بوو. بێگومان عیسا باشی لیان تێگەیشت چونکە عیسا بوو، بەڵام نەک تەنیا عیسا هەر کەسێکی ئاسایی لەم دۆخەدا دووڕۆی ئەوان دەبینێ. ئێمە باقی چیرۆکەکە دەزانین. عیسا چەمایەوە دەستی کرد بە نووسین لەسەر خۆڵەکە. لە کاتی نووسیندا چاوەکانی بەرز کردەوە پاشان بەردەوام بوون لە نووسین، چونکە بەردەوام بوون لە تۆمەتەکانیان. ئەوەی ڕوویدا ئەوەیە کە هەمویان لەوێەوە بە گوناحەکانی خۆیانەوە ڕۆشتن. ئەگەر پێکەوە خەیاڵ بکەین و بیری لێ بکەینەوە ئاخۆ دەبێ عیسا چی نووسی بێت. دەشێت ناوی ئەو ژنانەی نووسی بێت کە لەوانەیە زینایان لەگەڵدا کرد بێ، بۆیە دەتوانین ئەو کارە بکات. بەڵام بۆچی لە پیرەوە بۆ گەنج ڕۆشتن؟ لێرەدا پەیوەندیکی هەبوو لە نێوان ئەو وەی کە عیسا دەینووسی لەگەڵ ئاشکراکردنی دووڕۆیی ئەوان بە واتایەکی تر ئەمەی کە پۆلیس لە نامەکەی ڕۆمادا باسی دەکات. واتە کە پیاوانی ئاینی یان هەر کەسێک کە بانگەشەی ڕاستودروستی دەکات هەمان گوناح ئەنجام دەدات، بەڵام بانگەشەی ئەوە دەکات کە لە ئەوانی تر ڕاستگۆترە. پۆلیس لێرەدا باسی ئەم بابەتە دەکات. دوایەوە پۆلیس بە تایبەتی تر قسە دەکات و دەڵێت جا تۆ کە خەڵکی دیکە فێر دەکەت ئایا خۆت فێر ناکەیت؟ تۆ کە ڕای دەگەیەنیت کەس دزی ناکات ئایا خۆت دزی ناکەیت؟ لە سیستمی ئایندا دووڕوویەکی نایاسایی هەبوو. هەروەها دەڵێت تۆ کە دەڵێی داوێنپێسی نەکرێت ئایا خۆت داوێنپێسی ناکەیت؟ بینیمان کە عیسا مەسیح چۆن بابەتەکەی ڕوون کردەوە مامەڵەی لەگەڵدا کرد. تۆ کە ڕقت لەبت دەبێتەوە ئایا پەرستاکان تاڵان ناکەیت؟ کە شانازی بە شەریعەتی تەوراتەوە دەکەیت ئایا بە سەرپێچیکردنی شەریعەت سوکایەتی بە خوددا ناکەیت؟ وەک نووسراوە لەبەر ئێوە لە ناو نەتەوەکاندا کار بە ناوی خودداوە دەکرێت. پۆلیس لێرەدا جەخت لەسەر خاڵێکی دیاریکراو دەکاتەوە، ئەویش ئەوەیە کە هەموو کەسێک گوناحی کردووە و لە شکۆمەندی خوددا دوور کەوتۆتەوە. ڕێگە خۆش دەکات و ڕاستێکی تر کە زۆر گرنگە دەری دەخات و ئەویش ئەوەیە کە چاوپۆشی لەوەی کە ئێمە هەروەها بە چاوپۆشین لە کارەکانی کە دەشێت بیکەین هەرگیز ئەوەندە باش نین کە شایانی ئەوە بین ژیانی هەتاهتایی بە میرات بگرین. چونکە وەک پۆلیس لە ڕۆما بەشی 3:23 دەڵێت لەبەر ئەوەی هەمووان گوناحەیان کرد و لە شکۆی خوددا دوور کەوتنەوە بە واتایەکی تر شکۆمەندی خوددا پیرۆزی و کامەڵبوونیەتی. هەر بۆیە پێویستمان بە ڕزگاریکەرێکە. پۆلیس ئەو ڕاستیە دەخاتە ڕووکە هەموومان گوناحمان کردووە.
پێویستمان بە ڕزگارکەرێکە هەروەها تاکە ڕێگەیەک کە دەتوانین لەوێەوە بەخششی ژیانی هەتایمان قبول بکرێت ئیمانە. لێرەدا پرسیارێکمان هەیە بۆ تێفکرین و جێبەجێکردن. بۆچی ئاسانە مرۆڤەکان فریو بدرێن وا بیر بکەنەوە کە دەتوانن لە ڕێگای کردەوەی چاکە و ڕزگاری بەدەست بێن؟ ئەمە مەیلی سروشتی ئێمەیە. ئێمە شتەکان وا لێ دەکەین بۆ کەفارەتی گوناحەکانمان ئەنجام بگەێنین، چونکە هەمومان هەڵەمان کردووە و ئەمە دەزانین. ئەوە جێگای سەرنجەوەیە کە نزیکەی هەموو ئاینێک جگە لە باوەڕی مەسیحیەت فێری ئەوەمان دەکات کە ژیانی هەتاهەتایی پەیوەستە بە کردەوەکانمانەوە. بەڵام ئەوەی پەروەردگار دەیڵێت و ئەوەی کە پێی دەڵێن مەسیحیەتی ئینجیلی ئەوەیە کە ناتوانین بە کردەوەکانمان ڕزگارمان بێت، بەڵکو بە نیعمەت لە ڕێی باوەڕەوە ڕزگارمان دەبێت. ئەمە ئەو ڕاستیە کە پۆلس لێرەدا جەختی لەسەر دەکاتەوە. ئەم بنەمایە دووارە دووپات دەکەمەوە کە دەڵێت هەرچەندە ڕەنگە ئێمە ڕازی بین بەو ناسنامە بەرزەی ڕاست و دروستی کە پێویستە بۆ ڕزگاربوون لە گوناه، بەڵام هێشتا ناتوانین بە تەواوی مەرجەکانی خوددا بۆ ئازادیە جێبەجێ بکەین. هەر بۆیە پێویستمان بە ڕزگاریکەرێکی تەواو هەیە، کەسێک گوناحەکانمان لە خۆیدا هەڵگرێت بۆی بتوانین ژیانی هەتاهەتاییمان هەبێت کە ئەو کەسە ئیسای مەسیحە.